بنادراني برد هاقتان ليبيا هو السيارة كي شتي عصبي كردم دەست بە دایرێکەش دەڵێ فلان کەس لێ نییە دەست بە دایرێک شکاتێ کاکە ئایدی مرور دەست بە مرور دەڵێ ئایدی پۆلیسیە دەیسووتێنم ئەوە سیارەکەیە کە قسەی قۆڕ نەنووسێ باشە ڕجاعان کە قسەی قۆڕ نەنووسێ ڕجاعان کە قسەی قۆڕ نەنووسێ کاتی سووتان دەکەی حکومەت تەشقەڵەم پێ دەکا حکومت دەڵێ ئەو سارە دزراوە وەخت خۆی ئینساقشان داوەتە من درۆم لەگەڵ دەکەن دەڵێن ئەو سارە سەنەیەکە لە باخەڵی خۆیان ناوە لێگەرە مابسووتێ لێگەرە